بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 150 بابەتی هاوکێشەی لێدەرکردن. پرسیاری یەک ڕوون بکەوە چۆن ئەو ژمارە دەناسیت کە زیادی دەکەی لە هەردوو لای هاوکێشەی لێدەرکردن. ئێستا کە هاوکێشەکان شیکار دەکەم ئەو ڕوونکردنەوەیە ڕوون دەکەمەوە. شیکار بکە و ساغ بکەوە. پرسیاری ژمارە 2 لە لای ڕاستی هاوکێشەکە پیتی کەم نێگەتیڤ 8 دەکاتە 15. ئەگەر ڕوونی بکەمەوە کو ئەو ژمارەی دەناسم کە زیادی دەکەم، چونکە هاوکێشەی لێدەرکردنە. هاوکێشەی لێدەرکردن مانای چییە؟ واتە کەم هەیە، پیتەکە کەم ژمارەیەک. ئەگەر تەمەشاکەین هەمویان کەمن. ئەو پیتەی هەمانە ژمارەیەکی لێ دەردەکرێ. هەموو هاوکێشەکان ئەو جۆرەیە، هاوکێشەی کەمکردن. ئەگەر هاوکێشەکە کەمکردن بوو واتە ئەو پیتەی هەمە، ئەو ژمارە نادیارەی هەمە کەم ژمارەیەک دەکرێ، ئەو جا دەکاتە ژمارەیەکی دیکە. ئەمن تەماشای ئەو ژمارەی دەکەم کە لە پیتەکە کەم کرایە، هەمان ژمارە بە کۆ زیاد دەکەم بۆ هەردوو لای هاوکێشەکە. بەو جۆرە دەزانم. تەماشا ئێرە دەکەم چونکە کەم کرایە، من هێمای کۆی دەنووسم و هەمان ژمارەی دەنووسمەوە. هەمان ژمارە لە هەردوو لای زیاد دەکەم. بەو جۆرەی دەزانم. ئێستا با بچم بزانم پرسیاری دووەم کو شیکار کردیە. هاوکێشەکەم نووسیەوە پیتی کەم نێگەتیڤ 8 یەکسانە بە 15. ئێستا ئەمە لە هەردوو لای هەمان ژمارە بەڵام بە زیاد بوون واتە کۆکردنەوە. واتە دەنووسم کۆ 8 سالب یان نێگەتیڤ، لێرەش هەمان شت کۆ 8 بە نێگەتیڤ. دەبی هەمان شتبی لە هەردوو لای لە هاوکێشەکە هەتا هاوسەنجەکە تێک نەچی. ئەو جێستا لەبەر چ ئەو هام کرد، لەبەر چ کۆ نێگەتیڤ 8م زیاد کرد لە هەردوو لای هەتا پیتەکە بەتەنێ بمێنێتەوە، چونکە کەم نێگەتیڤ 8 و کۆ نێگەتیڤ 8 دەکاتە 0. هەرچەندە پێویستیش ناکا بنووسم 0، بەڵام کەم 0 و کۆ 0 هەر یەک شتە. دەنووسم 0 یەکسانە بە ئێستا گرنگەکە لێرەیە. دوو ژمارەم هەیە 15 و نێگەتیڤ 8. واتە ئەمن لێرە پۆزیتیڤ 15م هەیە بەڵام نەنووسرایە. بە خۆم دەبی بزانم ئەوە پۆزیتیڤە ئەگەر هیچ نەنووسرا بوو. کەواتە دوو ژمارەم هەیە، یەکیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە، یەکیان کۆیە یەکیان کەمە، یەکیان موجەبە یەکیان سالبە. هەمیشە ئەگەر ئەو هابوو دەبی ژمارەکان لە یەک دەرکەم. هەرچەندە لێرە کۆ هەیە بەڵام ژمارەکان چونکە نێگەتیڤ و پۆزیتیڤن واتە 15 هەشتی لێ بڕوە دەکاتە 7. هەمیشە هێمای ژمارە گەورەکە دادەنێم کە 15 گەورەترە لە 8. بەڵام پێویست ناکاتن، پێویستیش ناکا 0ش دانێم، تەنیا بە تەنێ مایتەوە کەواتە یەکسانە بە 7. شیکارەکەم کرد. ئەگەر بگەڕێمەوە لای هاوکێشە سەرەکیەکە یەکەم جار ئەوها نووسرا بوو. واتە ئەمن ئەگەر ئەو پیتەی بینم
ژمارەیەکی لێ دەرکەم بەڵام ژمارەکە بەخۆی نێگەتیڤە، هەروەکو وایە ئەو پیتەی بینم هەشتی لەگەڵ کۆکەمەوە ئەو جا بکاتە 15 چونکە نێگەتیڤ و نێگەتیڤ دەبنە پۆزیتیڤ. چ ژمارەک هەشتیشی لەگەڵ کۆکەمەوە ئەو جا بکاتە 15؟ بێگومان ژمارە 7 وەکو یەکەم جار بەدەستمان هات. ژمارە 7 کەواتە س دەکاتە 7 کەواتە شیکاری پرسیارەکە یەکسانە بە 7. ئەو جەگەر بمەوێ ساغکەمەوە لە کتێبەکەی هەموو جارێ هەردوو لای وەردەگرن هەست دەکەم ساغکردنەوە زۆر بە ئاسانی نییە. لە کتێبەکەی باشترین شت وایە یەک لای چەپیان لێرە لای ڕاست وەربگیرێت چونکە نادیارەکە لە لای ڕاستەوە تا تەنیا جارێ لای چەپ دەستکاری نەکەم هەر نەنووسمەوە تەنیا بنووسم لای ڕاست ئەوها لای ڕاست ئەو جا پیتەکە بینم کە دەزانم پیتی بووە 7 دەنووسم 7 کەم دوایێ 8 بە سالب دەکاتە چەند وەکو ئەوەی وایە 7 کۆ 8 کەواتە دەکاتە 15. ئەو جا بچم تەمەشای لای چەپ بکەم کە دەکاتە ئەویش دەکاتە 15 کەواتە ساغم کردەوە کە شیکارەکەم ڕاست بوو کە 7 شیکاری ئەو هاوکێشەیە. بەو جۆرەی دەتوانم ساغ بکەمەوە. ئێستا دەچمە لای پرسیاری ژمارە لێرەوە ژمارە 2 بوو دەبی بچمە لای ژمارە 3 ئەوەی ڕاستی بی. بزانم لێرە پرسیاری ژمارە 3 ب نووسیتمەوە لێرە پیتی ب کەم 23 یەکسانە بە 29. چ ژمارەک ئەگەر 23شی لێ بڕوە هێشتا 29 دەمینێتەوە؟ چ ژمارەک؟ بێگومان هەمومان دەزانین کە ئەو ژمارەی ئێرە دەبی بکاتە سەرجەمی ئەو ژمارە و ئەو ژمارە کۆیان بکەمەوە. بەڵام ئەگە بەڕێی کتابەکەی بکەم لێرە من کۆ 23 لە هەردوو لای زیاد دەکەم. کۆ 23 ئەو جا کۆم 23 کۆ 23 دەکاتە 0 پیتەکە بە تەنێ دەمینێتەوە هێمای یەکسان. ئێستا 29 23 کۆ دەکەمەوە 9 3 دەکات 12 2 2 دەکات 4 1 5 کەواتە شیکاری پرسیارەکە پیتی دەکاتە 52. ئەگەر بچم ساغ بکەمەوە تەنیا لای ڕاست وەردەگرم شیکاری دەکەم بزانم دەکات چەند ئەو جا بەراوردی دەکەم لەگەڵ لای چەپ بە من ئەوها ئاسانترە نەوەکو هێمای لێرە دانێم و زۆر کەس پێیان ئاسان نییە. شیکارەکەش کووە ساغکردنەوەکە کووە بە ڕێیەکی ئاسان هەمان هاوکێشەی دەنووسمەوە. ئێستا کە زانیم پیتی دەکاتە 52 دەنووسم لای ڕاست ئەوە واتە ئەمن ئێستا تەنیا لای ڕاست شیکار دەکەم ساغ دەکەمەوە لە جیاتی پیتی 52کەی دادەنێم کە بەدەستم هاتبوو کەم 23 کە بەخۆی هەیە ئەو جا 52 23 لێ بڕوا 12 لێ بڕوا 9 4 2 لێ بڕوا 2 ئەوە لای ڕاستم بەدەست هات کە تەمەشا دەکەم لای چەپیش 29 ئەو جا دەنووسم 29 دەکاتە 29 دەنووسم لای ڕاست دەکاتە لای چەپ دەنووسم شیکاری هاوکێشەکەم ڕاستە 52 شیکارە بۆ هاوکێشەکەم. هەست دەکەم ئەو ڕێیە هەر لای بە تەنێ وەربگیرێ ڕەنگە ئاسانتر بی ئەگەر نەوەکو کتابەکەی لێرە دەنووسم 52 کۆم 23 لێرە دەنووسم یەکسانە بە
29 هێمای پرسیار لێرە دادەنێم، ئەوجە دەبیتە 29 یەکسانە بە 29. بەڵام زۆر کەس هەست دەکەن کە ئەو 29 لێرە دەنووسرێ جیاوازی ئێرەیە، بەڵام ئەوەی ڕاستی بی جیاوازیەکە دەبی لە خوارتر بنووسرێ نەک لە تەنیشتەکەی. ئەوە چەند ڕێیەک بۆ شیکاری ئەو پرسیارانە. ئێستا بچمە لای پرسیارە چی دیکە کە پرسیاری 4 7 فاریزە نۆ. ئەوەی ڕاستی بی ئەمن دەبووە لێرە ئەمن بەخۆی هاوکێشەکە ئەو هایە ئەگەر تەماشاکەین 7 فاریزە نۆ دەکاتە پیتی کەم 3 فاریزە 4. ئەو جە چ زیاد دەکەم لە هەردوو لای کۆ 3 فاریزە 4 زیاد دەکەم. لێرانە وەکو دەبینین دەبیتە 0. ئەمن سفرەکەی نانووسم چونکە پێویست ناکە هەموو جارێ بنووسین 0. سین پیتەکە بە تەنێ دەمینێتەوە. ئەو دوو ژمارەش کۆ دەکەمەوە 7 و 9 لەگەڵ 4 دەکا 13. سەیەکەی دەنووسم فاریزەی دەنمە خوارێ 7 و 3 لەگەڵ 1 11. ساغکردنەوەش زۆر ئاسانە. دەچین ساغ دەکەین و ئەو جارەی تەنیا لای چەپ وەردەگرم، شیکار دەکەم هەتا دەگەمە ئەنجامەک، پاشان بەراوردی دەکەم لەگەڵ لای ڕاست بزانم لای چەپ و لای ڕاست یەک شتە یان نا. پرسیاری 5 پیتی کەم 1 فاریزە 2 دەکاتە 22. ئەگەر بەبێ ئەوەی ڕێی کتێبەکەی بەکاربینم تەنیا لێرە چ ژمارەک 1 و 2 لێ بڕوا 22 دەمینێتەوە، هەتا بمەوێ بزانم ئەو ژمارە چییە، پیتی باشترین شت دەکاتە ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە. ئەگەر بمەوە چی کتابەکەی بکەم لێرانە کۆ 1 و 2، لێرەش دیسان کۆ 1 و 2، ئەو دوانە لەگەڵ یەک دەڕۆن دەبنە 0. بەتەنێ دەمینێتەوە ئەو دوو ژمارەش کۆ دەکەمەوە 22 لەگەڵ 1 دەکا 23. فاریزەکەش دادەنێم 2کەش دادەنێم. ئەگەر نەزانم بەو جۆرەی 22کەی لەلایەکی ئەوها دەنووسم، کۆی دەکەمەوە لەگەڵ 20 لەگەڵ 1 و 1 دەبی لێرە بنووسرێ فاریزە لەژێر فاریزە 0 زیاد کەم لێرە ئەوجە کۆ بکەمەوە 0 و 2 دەکا 2 فاریزە دێتە خوارێ 2 1 دەکا 3 ئەو دووەش هەر دێتە خوارێ 23 و 2 هەر یەک شتە. کەواتە شیکاری پرسیارەکە کردیە 23 و 2 23 و فاریزە 2 لە 10. ئەگەر بمەوێ ساغکەمەوە تەنیا لای ڕاست وەردەگرم شیکار دەکەم هەتا دەگەمە ئەو ئەنجامەی کە بتوانم بەراوردی کەم لەگەڵ لای چەپ کە 22. ئەگەر 22 دەرنەچوو هەڵام کردیە لە جێیەکی. پرسیاری 6 1 دابەش 8 دەکاتە کەم 4 3 دابەش 4. بەڕێی کتێبەکەی لە هەردوو لای ئەو ژمارەی لۆ زیاد دەکەم، واتە کۆ هەمان ژمارەی کە هەیە لە لای پیتەکە 4 3 بەسەر 4. لێرە شەروا کۆ 4 3 بەسەر 4. لێرە تەواو بووە 0 هیچ نەما تەنیا پیتەکەما لە لای چەپ. ئێستا لێرە ئەمن لە لای ڕاست دەبی ئەو دوو ژمارەی بزانم کۆ بکەمەوە، چونکە ئەو دوو ژمارەی تێکەڵن بریتینە لە ژمارەی تەواو کە ئەو 4 و ئەو 7ەیە وە کەرت کە ئەو دووەش کەرتە. دەتوانم جارێ ئەمن ژمارە تەواوەکان هیچ نەبی کۆ بکەمەوە 4 و 7 دەکاتە 11 زوو بینووسم، ئەوجە ئێستا بچم کەرتەکان لەلایەکی تکە بە جودا کۆ بکەمەوە، چونکە ژێرەکانیان یەک نییە، ژێرەکانیان یەک بکەمە یەک شت، ئەوجە کۆیان بکەمەوە ئەنجامەکەی پاشان بینم لێرە بنووسم. کاتە ئەمن لەو خوارەوەی
1 بەسەر 8 کۆ دەکەمەوە لەگەڵ 1 بەسەر لەگەڵ 3 بەسەر 4. کۆکردنەوەکەم کوبی 3 بەسەر 4. هەتا هەمان ژێرەیان هەبی، باشترین شت ئەوەیە ئەو 4 بینم جارانی دوی بکەم سەرەکە و ژێرەکە هەتا ژێرەکە ببیتە ئامانجی من ژێرەکەیە، سەرەکە گرنگ نییە. کەرتی 1 بەسەر 8 وەکو خۆی دەنووسمەوە، کۆیەکە وەکو خۆی دەنووسمەوە، 3 جاران 2 لەسەرەوە دەکا 6، ژێرەکەش 4 جاران 2 دەکا 8. ئێستا ژێرەکانیان 1 بوو، تەنیا 1 ژێرەی دەنووسم، سەرەکانیان کۆ دەکەمەوە 1 و 6 دەکا 7. ئێستا دەچم 7 بەسەر 8 لێرە دەنووسم، کەواتە پیتی مە یەکسانە بە 11 تەواو و 7 بەسەر 8. تۆزە چیمایە 1 بەسەر 8 مایە ببیتە 12. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە دێم تەنیا لای چەپی هاوکێشەکە وەردەگرم، لە جیاتی پیتی 11 7 بەسەر 8 دادەنێم، کەمی دەکەمەوە لە 4 3 بەسەر 4. ئەگەر دەرچوو 7 و 1 بەسەر 8 ئەوە ڕاستم کردیە، ئەگەر دەرنەچوو ئەوە دەبی بە هەڵەکەی خۆمدا پێداچوونەوە بکەم بزانم لەبەر چ. بەڵام ئەو هاوکێشانەوەندە ئاسانن، هەڵا کەم دەکرێ. هاوکێشەی ئاڵۆز ئەو کات ساختکردنەوە پێویستە، لێرە ساختکردنەوەی ڕاستیبی پێویست نییە، لە زیادەیە. چمە لای پرسیاری ژمارە 7 پیتی د کەم ئەو کەرتە یەکسانە بە ئەو کەرتە، واتە ژمارەک هەیە 8 لێ بڕوە 8 و شتێک، هێشتا 25 و کەرتەکیش دەمێنێتەوە. بێگومان ئاسانترین ڕێ بزانم ئەو ژمارەیە کە خۆی شاردیتەوە لە ژێر ئەو پیتە چییە، ئەو دوو ژمارانە کۆ بکەمەوە بەڕێ کتێبەکەش، کەواتە ئەو ژمارەی زیاد کەم لە هەردوو لا ئەم بەڕێ کتێبەکەی ناکەم، یەکسەر ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە، کەواتە پیتی دەکاتە کۆکردنەوەی 25 و 2 بەسەر 3 لەگەڵ کەرتی 8 و 4 بەسەر 5. هەر هیچ نەبی زوو دەتوانم ژمارە تەواوەکانی ئەو کەرتەی کۆ بکەمەوە، 25 کۆ بکەمەوە لەگەڵ 8، 25 کۆ 8 5 و 8 دەکا 13، 3 لێرە بنووسم، 2 لەگەڵ یەکیش دەکاتە 3، کەواتە 25 کۆ 8 دەکا 33. ئەوجا ئێستا ئەو دوو کەرتانە لەلایەکی کۆ بکەمەوە، چونکە ژێرەکانیان یەک نییە، ڕەنگە ئاڵۆز و زەحمەت بی، پاشان ئەنجامەکە بینم لێرە دانێم، بچم لەو خوارەی کۆیان کەمەوە. 2 بەسەر 3 کۆی بکەمەوە لەگەڵ 4 بەسەر 5، 2 دابەش 3 کۆ 4 دابەش 5. بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی ئەو دوو ژمارەی 15ەیە، چونکە 15 دابەش دەبی بەسەرەوە و بەسەرەوە، کەواتە ئەو سێی دەبی بکەمە 15 کو، ئەگەر جارانی 5 بکەم سەرێ و خوارێ، ئەو 5ش دەبی بکەمە 15 کو، ئەگەر جارانی 3 بکەم سەرێ و خوارێ. نەتوانم تەنیا خوارەی جارانی 3 بکەمەوە، کەرتەکە تێک دەچی. ئێستا 1 15ی لە خوارێ دەنووسم، 2 جاران 5 دەکات 10، کۆی دەکەمەوە لەگەڵ 4 جاران 3 دەکات 12. ئێستا 15 لەو خوارەوەی دەی کۆ دەکەمەوە لەگەڵ 12 دەکاتە 22، ئەو 22 بەسەر 15ی دەچم لێرە دەنووسم، کەواتە شیکاری پرسیارەکە پیتی دەکاتە 33 تەواو 22 بەسەر 15. ئەوەی ڕاستی بی 22 بەسەر 15 دەبی ئەمن
چونکە یەکی تەواو هەیە لە 22 بەسەر 15 دەبینم ئەو یەکە تەواوی کۆ بکەمەوە لەگەڵ 33 وەکو ئەوەی وایە ئەو 33ە ببیتە 34 چەند دەمینێتەوە لە 22کەی 15 لێ بڕوە 7 دەمینێتەوە چونکە 7 و 15 دەکا 22 ئەو جە بنووسم 34 و 7 بەسەر 15 ئەوە باشترین وەڵامە بنووسم. نازانم ئەو وەڵامەتان ئەو جۆرە با بنووسمەوە 33 و 22 بەسەر 15 لێرە 33 ئەو جە 22 بەسەر 15 دابش 15 چونکە هێشتا یەکەکی تەواو هەیە لەو کەرتەی چونکە سەرەکەی گەورەترە لە ژێرەکەی کەواتە ئەو 33 دەبیتە 34 وەکو ئەوەی وای 22 دابەشی 15 کەم 33 کە دەبیتە 34 لە 22 کە دەمینێتەوە 7 دابش 15 ئەوە پیتی دەکاتە ئەو ژمارەیە 34 7 دابش 15 بچمە لای پرسیارە چیتکە پرسیاری 8 پرسیاری 8 تەواو بووم دیارە لە پرسیارەکانی دیکە ئێستا گەیشتمە ڕاهێنانی ئاراستەکرا وابزانم با بچم زانم بەڵێ پرسیاری شیکار بکە ڕاهێنانی ئازاد شیکار بکە و ساغ بکەوە پرسیاری ژمارە 8 لێرە دیسان هاوکێشەی کەمکردنە دەبی ئەمن لە هەردوو لای ئەو ژمارەیە زیاد بکەم لە هەردوو لای هاوکێشەکە سالب 6 لە هەردوو لای دەبی زیاد بکەم سالب 6 یان نێگەتیڤ 6 دەبتە 0 بەتەنێ دەمینێ لێرە ئەمن دوو ژمارەم هەیە یەکیان کۆیە یەکیان کەمە ژمارەکان لێک دەردەکەم هێمای ژمارە گەورەکە کە دەیە دادەنێم بەڵام پێویست ناکە کەواتە پیتی دەکاتە 4 ئەگە بمەوێ ساغ بکەمەوە بێمە ئێرە ئەگەرە من تەماشای ئەو هاوکێشەی بکەم دوو سالبم لە دوو یەکەیە هەروەکۆی وایە کۆ 6 دەکاتە 10 ئەگەر بپرسم ئایا چ ژمارە چی کۆ بکەمەوە لەگەڵ 6 دەبیتە 10 یەکسەر دەزانم 4 کەواتە پیتی دەبی 4 بی کە کۆی دەکەمەوە لەگەڵ 6 چونکە کەم و کەم دەکا کۆ کە کۆی دەکەمەوە لەگەڵ 6 دەبیتە 10 ئەوە شیکارەکە ڕاستە لە ساغکردنەوەش هەمان شتە تەنیا لای ڕاستوەردەگرم لە جیاتی پیتی 4 دادەنێم کەم کەم 6 دەکا کۆ 6 بە تەنیا 4 و 6 دەکات 10 ئەو جە دەچم تەمەشای لای چەپ دەکەم ئەویش هەردەیە کەواتە شیکارەکەم ڕاستە. ئێستا دەچمە لای پرسیاری 9 لێرە چ هەبوو لێرانە 29 دەکاتە ن کەم 4 چونکە کەم 4 هەیە کۆ 4 زیاد دەکەم لە هەردوو لای هەتا ن بەتەنێ بمینێتەوە پاشان 29 کە کۆ دەکەمەوە لەگەڵ 4 دەکاتە 33 پرسیاری 10 پیتی کەم 5 دەکاتە 2 چ ژمارە کەم 5 دەکاتە 2 بێگومان 7 پێنجی لێ بڕوا دەکاتە 2 پێویست ناکە ئەوها ئەو ماندی بوونەی کتێبەکەی کۆ 5 زیاد کەم لە هەردوو لای و ئەو شتانە. لێرە پرسیاری 11 پیتی 5 و 8 لێ بڕوا هێشتا 11 و 2 دەمینێتەوە چ ژمارەک 5 زیاتر لێ بڕوا 11 دەمینێتەوە کو دەزانم چ ژمارەیە ئەگەر ئەمن هەردوو ئەو دوو ژمارانم کۆ کردەوە
11 کۆ کردەوە لەگەڵ 58 فاریزەکان لەژێر فاریزەکان دەنووسم. 2 کۆ 8 دەکات 10 فاریزەی دەیمە خوارێ 1 و 5 دەکا 6 یەکیش 7 یەکیش دێتە خوارێ پیتی دەکاتە 7 فاریزە 0 ئەوەی ڕاستی بی پێی ناوێ فاریزەکەی بشنووسم هەر دەکاتە 7 ئەو جەگە بمەوێ ساحکەمەوە تەنیا لای ڕاست وەردەگرم لە جیاتی پیتی 7 دادەنێم 5 و 8 لێکەم دەکەم بزانم دەکاتە 11 یان ناکاتە 11 بێگومان دەکاتە 11 لێرانە ئەو شیکارانە هەر بە خێرایی دەکەم چونکە زۆر هاوکێشەم شیکار کردیە هەتا ئێستا. ئێستا پرسیاری چەندە؟ پرسیاری بزانم ئەو پرسیاری چەند بوو 11 بوو ئێستا دەبی پرسیاری 12 بی 7 و 2 یەکسانە بە پیتی ب کەم 1 و 9 لەبەر چ ئەو هام نووسیە هەموم نەنووسیە نازانم باڕەشی کەمەوە. پرسیاری 12 7 و 2 7 و 2 یەکسانە بە پیتی ب کەم 1 و 9 1 و 9 لێرە لە لای چەپ چ ژمارەك 1 و 9 لێ بڕوا هێشتا 7 و 2 دەمینێتەوە بێگومان ژمارەکە دەبی گەورەتربی لە هەردوو ژمارانە ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە واتە پیتی ب دەبی یەکسان بی بە کۆکردنەوەی سەرجەمی ئەو دوو ژمارەیە 2 لەگەڵ 9 دەکاتە 11 یەکی دەنووسم فاریزە دێتە خوارێ 7 کۆیەک دەکاتە 8 یەکیش دەکاتە 9 واتە پیتی ب یەکسانە بە 9 فاریزە 1 لەبەرەوەی تەنیا ئەمن لێرە وەڵامەکەم نووسی بوو. پرسیاری 13 پیتی یەکسەر وەڵامەکەی دەنووسم پیتی یەکسان دەبی بە کۆکردنەوەی هەردوو ژمارەکان 14 و 5 و 8 و 8 5 کۆ دەکەمەوە لەگەڵ 8 دەبیتە 13 سەی دەنووسم فاریزە دێتە خوارێ 4 کۆ دەکەمەوە لەگەڵ 8 دەبیتە 12 یەکیش هەبوو دەبیتە 13 ئەوجا ئەو یەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 1 دەبیتە 23 شیکاری پرسیارەکە پیتەکە دەکاتە 23 بمەوێ ساحکەمەوە تەنیا دەچمە لای چەپ لە جیاتی پیتەکەی دەنووسم 23 فاریزە 3 8 و 8 لێ دەردەکەم بزانم چ ڕوو دەدا دەبین ئەگەر زانیم کردێ 14 و 5 وەکو لای ڕاست ئەوە ڕاستە. شیکاری پرسیاری 14 پیتی م کەم 9 و 1 لەسەر 4 یەکسانە بە 18 هەتا پیتی مەی ببینمەوە هەردوو ژمارەکان کۆ دەکەمەوە 18 و کۆ 9 1 بەسەر 4 یەکەم جار ژمارە تەواوەکان کۆ دەکەمەوە 18 لەگەڵ 9 دەکات چەند 8 و 9 17 1 و 1 2 دەکات 27 ئەوجا ئەو کەرتەی لە تەنیش 27 دادەنێم زۆر بە ئاسانی 27 و 1 بەسەر 4 بچمە لای پرسیاری ژمارە 15 لە لای ڕاست 72 بەسەر 3 یەکسانە بە پیتی کەم 5 و 1 بەسەر 4 هەتا پیتی ببینمەوە هەردوو ژمارەکان کۆ دەکەمەوە واتە 17 یەکەم جار ژمارە تەواوەکان چەند تەواو هەیە 17 کۆ 5 دەکاتە چەند با لێرە تەنیا بنووسم پیتی یەکسانە بە 75 75 12 دەکات 22 تەواو ئەوجا 2 بەسەر 3 دەبی کۆکەمەوە لەگەڵ 1 بەسەر 4 چونکە ژێرەکانیان یەک نییە لەو خوارەوەی کۆیان دەکەمەوە وەڵامەکەی دێم لێرە دەنووسم 2 دابەش 3 کۆ 1 دابەش 4 2 دابەش 3 کۆ 1 دابەش 4 بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی 3 و 4 12
مەبەستم چییە بچووکترین چەند جارەواتە چ ژمارەك دابەش دەکرێت بەسەر هەردووچیان بە بێمانەوە. هەتا ئەو سێ ببیتە 12 جارانی چاری دەکەم. بێگومان لێرە جاران بیان لێرە هیچ کێشەنیە، من لێرە جێم نییە، لێرانەی دادەنێم. جاران 4 لێرەش جاران 4 لێرە جێ هەیە، دەتوانم لەو لایە بنووسم. لێرەش جاران 3 لە هەردووچی سەرێ و خوارێ هەتا هەردووک ژێرە ببنە 12. ئێستا 1 12 دەنووسم. 4 جاران 2 دەکا 8 کۆی دەکەمەوە لەگەڵ 1 جاران 3 8 و 3 دەکا 11 بەسەر 12. ئەو کەرتەی دەچم دەینم لێرەی دەنووسم 11 لەسەر 12. شیکاری هاوکێشەکەم کردیە 22 تەواو 11 بەسەر 12. واتە ئەگەر 1 بەسەر 12 بێ دەکاتە 23. و ئەگەر بمەوێ ساغکەمەوە پرسیاری 15 دەچمە لای چەپ لە جیاتی پیتەکەی ئەو ژمارەی دەنووسم و پاشان وەکو جارەکانی دی 5 1 بەسەر 4 لێ دەردەکەم بزانم دەکاتە لای ڕاستیان نا. پرسیاری 16 ژمارە 8 بە تەنێ یەکسانە بە پیتی م کەم نێگەتیڤ 5. 2 نێگەتیڤ لە تەنیشتێک هەیە. با لێرە وەکو کتێبەکەی چاکەم لە هەردوو لای هاوکێشەکە کۆ نێگەتیڤ 5 دادەنێم. کۆ نێگەتیڤ 5 کەم نێگەتیڤ 5 کۆ نێگەتیڤ 5 دەبتە 0. واتە م بە تەنێ مایەوە. لێرانە دوو ژمارەم هەیە، یەکیان پۆزیتیڤە ئەوی دیش نێگەتیڤە. ژمارەکان دەبی لێک دەرکەم. 8 5 لێ بڕوا 3 هێمای ژمارە گەورەکە دانێم پێویست ناکە چونکە پۆزیتیڤە. واتە پیتی م دەکاتە 3. ئەگەر بمەوێ ساغکەمەوە چ دەکەم؟ ئەگەر بمەوێ ساغکەمەوە دەچم تەنیا لای چەپ وەردەگرم. جارێ ئەمن وەکو کتێبەکەی هەردوو لای وەرناگرم، تەنیا دەنووسم لای چەپ. هەتا تێبگەم مامۆستایەکەم یان وانە بێژەکەم کاملام وەرگرتیە. لە جیاتی پیتەکە ئەو ژمارەی دادەنێم کە بەدەستم هات ژمارە 3 بوو، لە جیاتی م دەنووسم 3. ئەوجە دەنووسم هێمای کەم، ئەوجە دەنووسم نێگەتیڤ 5ش کە هەیە. ئەوجە ئێستا کە 2 نێگەتیڤم هەیە دەبنە پۆزیتیڤ، واتە 3 کۆ 5 کۆیان دەکەمەوە دەکا 8. ئەوجە دەچم تەمەشای لای ڕاست دەکەم، ئەویش 8. ئەوجە دەنووسم لای چەپ دەکاتە لای وەکو لای ڕاستە. بە نووسین دەتوانم بنووسم لای ڕاست دەکاتە لای چەپ. هەردووچیان 8ن کەواتە شیکارەکەم ڕاست بوو. ئەو شیکارەی کردبووم کە پیتەکە ژمارە 3 بوو شیکارەکی ڕاست بوو. چمە لای پرسیاری 17 لێرە تەمەشاکەم 2 لە لای ڕاست 2 فاریزە 8 یەکسانە بە پیتی م کەم 8 و 3 هەتا پیتی م ببینمەوە ئەمەن دوو ژمارەکان کۆ دەکەمەوە 3 و 8 دەکا 11 فاریزەی دەیمە خوارێ 8 و 2 دا یەکیش 11. ئەگەر بمەوێ ساغێکەمەوە تەنیا لای چەپ وەردەگرم و بزانم دەکاتە 2 8 یان ناکاتە 2 8. پرسیاری 18 پیتی کەم 11 یەکسانە بە 3. ئاسانترین پرسیارە چ ژمارەك 3 11شی لێ بڕوا 3 دەمینێتەوە؟ بێگومان ژمارە 4دا. ئەگەر 11 لێکەم کەمەوە 3 دەمینێتەوە، کەواتە ئەو دوو ژمارەم کۆ کردەوە هەتا بزانم ئەو ژمارەیە چەندەیان ئەو پیتە دەکاتە چەند. بەڕێی کتێبەکەی دەبی بینم ئەمن کۆ 11 لێرە بنووسم، کۆ 11 لێرە بنووسم، ئێرە دەکاتە 0 هەمان شتە. بەڵام ڕێی ئاسانیش هەیە.
پرسیاری 19 لە لای ڕاست پیتی ف کەم 3/8 دەکا 5/12 هەتا پیتی ف ببینمەوە ئەمن ئەو دوو ژمارانە دەبی کۆ بکەمەوە. ژێرەکانیان یەک نییە، دەبی ئەمن بگەڕێم لە بچووکترین چەندجارەی هاوبەش. ئەگەر نەزانی خوێندکاری ژیر بچووکترین چەندجارەی هاوبەش لە مابەینی 12 و 8 کو دەبینیەوە، ئەمن دەتوانم لێرە ڕوونی کەمەوە لەو خوارەوەی. دەنووسم 8 دوای دەنووسم 12 دوای هێڵەکی ئەوها دەنووسم. هەمیشە بیر لە ژمارەیەکی بچووک دەکەمەوە، هەردوو ژمارەکان دابەشکەم بەسەری. زۆر جار زۆربەی زۆر جار 2 باشە، 3 باشە، 5 باشە، 7 باشە، ئەو ژمارە خۆبەشانە باشن. لێرانە 2 وەردەگرم، 12 دابەش 2 6، 8 دابەش 2 4 دیسان 2، 6 دابەش 2 3، 4 دابەش 2 2 دیسان 2، 3 دابەش 2 نابی هەروەکو خۆی دەینووسمەوە، 2 دابەش 2 1. ئێستا زۆر باشە کە یەکم بەدەست دێ، ئەو جارەی ئەو سێش دەبی ببیتە یەک، دابەشی سەی دەکەم ئەویش بۆ یەک، زۆر زۆر باشە، هەمویان بوونە یەک. ئێستا تەمەشای لای چەپ دەکەم، ئەوانە هەمووی لێک دەدام جاران، 2 جاران 2 4، 4 جاران 2 8، 8 جاران 3 24. بەو چەشنەی دەزانم 24 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە کاتی کۆکردنەوە و لێک دەرکردنی کەرت. ئەوە پێویستە کەواتە ئەمن زانیم کە چەند جارەی کە 24 باشە، ئەو جە تەمەشا دەکەم هەتا ئەو هەشتە ببیتە 24. چ دەکەم؟ 8 هەتا ببیتە 24، ئەو هەشتا کە هەمبوو هەتا ببیتە 24 جارانی سەی دەکەم، هەتا 12 ببیتە 24 جارانی 2 دەکەم. لێرانە هەتا 12کەی بکەمە 24 جارانی 2 سەرە و ژێرە، 8کەش جارانی 3 سەرە و ژێرە، دوایە تەنیا یەک ژێرەی دەنووسم، سەرەکان دا کۆی دەکەمەوە لەگەڵنەوە دەبیتە 19/24. کەواتە پیتی ف یان شیکاری هاوکێشەکە دەکاتە 19/24. ئەگە بمەوێ ساغکەمەوە تەنیا دێمە لای دەستی ڕاست، لە جیاتی ف دەنووسم 19/24، کەمی دەکەمەوە لە 3/8 بزانم دەکاتە 5/2 یان نا. با ئەمن ئەو ساغکردنەوەی بکەم. لای چەپی وەربگرم لێرە، لای چەپی ئەگەر ئەوانە تۆزێک ڕەشکەمەوە هەتا جێم هەبی، چەندە کاتی پێویستە تا هەمووی ڕەش دەبیتەوە. ئەوش ڕەشکەمەوە، لای چەپ وەربگرم، لای چەپی هاوکێشە، لای ڕاست ببور، لای ڕاست ف واتە لە جیاتی پیتەکە 19/19 دابەش 24 بنووس. ئەو جا کەمی کەمەوە لە 3/8 3/8. لێرە 24 هەیە، لێرە 8 هەیە، ژێرەکان دەبی بکەمە یەک، تەنیا ئەو هەشتەی ئەگەر جارانی سێ بکەم دەبیتە 24. پێی ناوێ کەرتی یەکەم دەست لێ بدەم. ئێستا هەردووچیان بوونە 24، کەرتی یەکەم وەکو خۆی دەنووسمەوە 19/24، کەم کەرتی دووەم بووە 9/24. 19 نۆی لێ بڕوا دەبیتە چەند؟ 10/24. دا بەسەر 24 کەرتەکەی من لە لای چەپ چییە؟ 5/12 بزانم لەبەر چ ئەوهایە؟ بێگومان 10/24 هەمان شتە وەکو 5/12 لەبەر چ؟ چونکە دەتوانم بنووسم وەکو 2 جاران 5، 24ش دەتوانم بنووسم 2 جاران 12.
ئەوجا کورتکردنەوە هەیە، ئەو دووە لەگەڵ ئەو دوای دوو بەسەر دوو دەکا، دوو دابەش دوو دەکا یەک، کەواتە ماوە 5/12 کەواتە دەکاتە لای چەپی هاوکێشەکەم 5/12 کەواتە ڕاست بوو. ئەوەش هەیە کە بەراورد دەکەی کەرتەکان وەتزانیە ڕاست نییە، بەڵام دەبی کورتکردنەوە بکەین، دەبی ئەوەی بزانین کە بۆ وێنە یەک دابەش دوو هەمان شتە وەکو دوو دابەش چار، هەمان شتە وەکو 4 دابەش 8، هەمان شتە وەکو 8 دابەش 16، هەروەها 5 دابەش 12 هەمان شتە وەکو 10 دابەش 24. هەمان بەهایان هەیە. ئێستا گەیشتمە چێندەر پرسیاری 19 تەواو، کەواتە گەیشتمە تەواو بوو ئەو پرسیارانە. وابزانم باشترە بێمە کۆتایی ئەوانەیە، چونکە ئەو پرسیارانەی کەماینە ئەوانش گرنگن، دەبی کاتیان پێویستە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەی داهاتوو هەر بشی.